چۆنن؟ ئەمڕۆ لەگەڵ بەنی باسی دوو ئەندامی زۆر گرنگی لەشمانەکەین کە ئەوانیش دڵ لەگەڵ سیەکان heart and lungs. Heart pump blood to all the other part of your body. دڵ پاڵ بەخوێنەوە ئەنەیە بۆ هەموو بەشەکانی تری لەشە. لەم ڕێگەیەشەوە ئۆکسجین و خۆراک ئەگواسێتەوە بۆ بەشەکانی تر. Heart pumps your blood to all the other parts of your body. Repeat after me. Heart pumps blood to all the other part of your body. Heart pumps blood to all the other parts of your body. Good job. Lungs help you breathe the air around you. هەروەها سیەکان هاوکاتن کە هەناسە هەڵمژیت. لەم ڕێگەیەشەوە ئۆکسجین بگات بە لەشە. Lungs help you breathe the air around you. Repeat after me. Lungs help you breathe the air around you. Lungs help you breathe the air around you. Good job! ئەمە بە شێوەیەکی گشتی دڵ و سیەکان. ئێستا با باسی دڵ بکەین. Heart is about the size of your fist. دڵ بەقەد مستەکۆڵەیەکە. واتە ئاوا لە دەست بکە دڵت تەنها ئەوە نییە. Your heart is about the size of your fist. Repeat after me. Your heart is about the size of your fist. Your heart is about the size of your fist. Good job! ئەگەر گوێ لە لێدانی دڵمان بگرین ئەوە گوێبیستی ئەم دەنگابین. ئەمە لێیانی دڵ. لەگەڵ هەر لێیانێکە دڵ پاڵ بە خوێنێوانەیە بۆ بەشەکانی تری لەشە. لێیانی دڵ لە کاتی یاریکردنە خێرا ئەبێت. بەڵام لە کاتی ئیستراحەتە هێواش و لەسەرخۆ ئەبێت. Your heart beats faster when you exercise or when you play. Your heart beats slower when you rest. Your heart beats faster when you exercise, and when you rest, your heart beats slower. Repeat after me. Your heart beats faster when you exercise. Your heart beats faster when you exercise. Your heart beats slower when you rest. Your heart beats slower when you rest. Good job! ئەمە دەربارەی دڵ بوو. ئێستا بە باسی سیەکان بکەین. You have two lungs. تۆ دوو سیت هەیە لە سنگتا. وەکو سەرەتا باسمان کرد سیەکان یارمەتیت ئەیان کە هەناسە بین. ئەدەی با ئێستا هەموومان تاقیکەینەوە سیەکانمان بەکاربێنین. هەناسەیەکی قوڵ هەڵمژە. اینجا هەناسەکە بەرەوە. ئەمەی کە کردمان هەناسەدان بوو لە ڕێگەی سیەکانەوە. کاتێ هەناسەمان هەڵمژی هەوا لە ژینگەی دەرەوە چۆ ناو سیەکانمانەوە. کاتێ هەناسەمانیایەوە هەوا هاتە دەرەوە. لەم کاتا چی ڕوویە؟ هەستمان کرد کە سیەکانمان گەورە بوون چونکە هەوایان تێچوو ڕێک وەکو میزەڵان. کاتی هەواکەیتە ناو میزەڵان قەبارەکەی گەورە بێت. بەڵام کاتی هەواکەی لێ دەریێتەوە قەبارەکەی بچکۆلانە بێتەوە. سیەکانیش بە هەمان شێوەن. When you breathe in, your lung is filled with air and it gets larger. But when you breathe out, air leaves your lungs and they get smaller. When you breathe in, your lungs get larger. When you breathe out, your lungs get smaller. Repeat after me. When you breathe in,
your lungs get larger. When you breathe in, your lungs get larger. When you breathe out, your lungs get smaller. When you breathe out, your lungs get smaller. Good job! ئەمە دەربارەی کاری هەریەکێ لە دڵ و لە سیەکان بوو بەجیا. لەوانەی داهاتوو باسی وەکەین کە چۆن دڵ و سیەکان بێکەوە کارەکەن. چۆن هاوکارمانە بن کە ئێمە بە تەندروستی و چالاکی بهێڵنەوە. چاوەڕوان بە لەوانەی داهاتوو زانیاری زۆر زیاتر دەربارەی دڵ و سیەکان فێر بیت. کاتێکی خۆش!